ئەندامانی تیمەکە کە لەکچانی تەمەەن 14 تا 17 ساڵان پێکهاتووە لە پارێزگای هێرات هەوڵ دەدەن لە میانەی پەتای کۆرۆنا ژیانی خەڵک ڕزگار بکەن. شارەزایەکانیان لە ئەندازیاری بەکاردەهێنن تا لە پارچەی ماشێنی تۆیۆتا ئامێرێکی دەستکردی هەناسەدانی هەرزان بەها دروست بکەن. لەمڕۆدا ڤایرۆسی کۆرۆنا بۆتە پەتایەکی نێودەوڵەتی و خەڵک لە سەرانسەری جیهاندا بەهۆی ڤایرۆسەکەەوە گیان لەدەست دەدەن. ئێمەش هەوڵ دەدەین ژمارەی ئامێرەکانی هەناسە پێدان زیاد بکەین بۆهۆی کەم و کوڕیان لە ئەفغانستاندا بڕیارمانداوە ئەم ئامێرە دابهێنین. تیمەکە کار لەسەر 2 نەخشەی جیاواز دەکەن کە یەکێکیان لە ئەنستیتیوتی تەکنۆلۆژی ماساچوسەسەوە لە ئەمریکا بەدەستیان گەیشتووە. ماتۆری تۆیۆتا، فڵچەی پەنجەرەکانی، پەمپی دەستکردی ئۆکسجین و پاتری بۆ ئامێرەکان بەکاردەهێنن بە هیوان بۆ بەکارهێنان لە نەخۆشخانەکان سەر بگرێت. دەبێت وەزارەتی تەندروستی لەم پرۆژەیەدا بەشدار بکەین و ئامۆژگاریان وەربگرین. ڕەنگە پزیشکەکان بیرۆکە و یا ئامێری باشتریان هەبێت بۆ یارمەتیدانی پێشکەوتنی ئەم ئامێرە. هەروەها پێویستە تاقی بکرێتەوە و بە هیوای تا مانگی 5 یا 6 ئامادە بێت بۆ دانانی لە نەخۆشخانەکاندا. ئامێری هەناسەدانی تیمەکە تەنها 300 تا 400 دلاری ئەمریکایی تێدەچێت بە پاتریش کار دەکات. بەڵام وەزارەتی تەندروستی ئەفغانستان دەڵێت پێویستە ئامێرەکە سەرەتا تاقی بکرێتەوە. بەر لە هەموو شتێک دەبێت ئەم ئامێرە لەسەر ئاژەڵەکان تاقی بکرێتەوە. تەنها گەردەر ئەنجامەکەی جێ ڕەزامەندی و بەسوود بێ اینجا لەسەر نەخۆشەکان بەکارێت. چونکە ئەم تیمە شارەزایی ئەوتوان نییە نە ئامێرەکە لە ژێر چاودێری ئەندازیاری شارەزا لە داهێنانی ئامێری پزیشکیدا دروست کراوە. لەم دەمەی تیمەکە سەرقاڵی دروستکردنی ئامێرەکان سەرپەرشتیاری تیمی ڕۆبۆرتی کچان پێی وایە پشتیوانکردنی حکوومەت زۆر گرنگە بۆ تەواوکردنی پرۆژەکە. ئێمە داوای لە حکوومەتی ئەفغانستان و بەرپرسانی وەزارەتی تەندروستیەکەین هاوکاریمان بکەن لە گەیشتن بە ئامانجەکانمان بۆ ڕزگارکردنی ژیانی خەڵک تا زووترم ئامێرە تەواو بکەین و بەکاری بهێنین. لە ئەفغانستان کە زیاد لە 30 میلیۆن دانیشتوانێتی تەنها 400 ئامێری هەناسەدانیان هەیە و زیاد لە 600 حاڵەتی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا.